هەر کەسێک هەستیاری کۆڵۆنی هەیە زیاتر بە پیاز و سیر هەستیاریەکەی زیاتر دەبێ. هەندێکیان بە چی؟ هەندێکیان بە شەکر بە شیر. ئەو کەسانەی هەستیاری کۆڵۆنیان هەیە بە شیر و شیرەمەنیەکان زیاتر هەستیاریەکەیان بۆ زیاد دەبێ. و لەگەڵیشایە ئەو کەسانەی کە هەستیاری کۆڵۆنیان هەیە بە پاقلەمەنیەکان هەستیاریەکەیان بۆ زیاد دەکا. هەندێک کەس لەو هەندێ میوەکانیش هەستیاری بۆ زیاکە. هەندێ میوەکان هەستیاریت بۆ زیاکە. یعنی وەکو چی؟ وەکو مانگۆ، وەکو سێو، وەکو شوتی، ئەمانە هەستیاریت بۆ زیاکە. لەگەڵیشایە چی؟ لەگەڵیشایە ئەو شەربەتانەی، ئەو خواردنانەی، ئەو شیرینیانەی کە بە شیرینە دەستکردەکان بەناوبانگە، شیرینە خۆر ئەو شیرینانەی کە زۆر شیرینن. یعنی وەکو چی؟ یعنی وەکو ئەسبارتام و ئەوەی کە ئەو کەسەی کە نەخۆشی شەکرەی هەیە بەکاریهێنێ بۆ ناوچا، ئەها ئەی خاتە ناوچایەکەەوە بۆی شیرین بێ. ئەوانە ئەو کەسەی تەهەیویجی کۆڵۆنی هەیە، ئەو کەسەی کە هەستیاری کۆڵۆنی هەیە، ئەوانە خراپە بۆی.